مزگەوتی گەورە کە مەشهورە بە مزگەوتی کاک ئەحمەدی شێخی سلێمانی لەگەڵ دروستبوونی شاری سلێمانیە دروست بووە، ئەویش کە وەختی شاری سلێمانیان دروست کردو لەلایەن میری پاشای بابانەکان برای پاشای بابان. طبعا پێشتر وەکو هەموو کەسێک زانێ ئیمارەتی بابان پایتەختەکەی قەڵاچوانان بووە و لەبەر هەندێک ئوموری سیاسی و اقتصادی و بازرگانی و ئیداری و پایتەختەکان ویستیان بیجۆزنەوە بۆ شوێنێکی کە هاتوون تەماشای ئەم شوێنیان کردووە. طبعا پێشتر هەرچەندەیەکی لێ بۆ لەم ئەم دیو شاخی گۆیژە کە ئێستا پێڵێن شوێنی سلێمانی شاری سلێمانی دێی مەڵکەنی بۆ دەباشان بۆ کەڵەکن بۆ چەندەیەکی کە لەم بەربدارە هەبووە تەماشایان کردو. ئێرە شوێنێکی پان و فراوانە بۆ دروستکردنی شار زۆر گونجاوە، بڕیاریان ناوەکەوە دەستکەن بە دروستکردنی شارەکە. دروستکردنی شارەکەش تقریبان 12 ساڵ تا 13 ساڵی خایەنووە، چونکە ئەو ناحەی فەنی ئەو وینانە نەبووە کە ئێستا بەکارێت کە لەگەڵ دروستبوونی شارەکەیە طبعا چەند شوێنێکیان دروست کردووە وەکو مؤسساتی ئیداری و سەحی و دینی و ئەمانەیەکێ لە مؤسساتەکان لە مؤسساتە دینیەکان ئەو مزگەوتانە بۆ کە دروست کراوە لە شاری سلێمانیەوە بە تایبەتی مزگەوتی گەورە. پێشتر مەدرسەی غەزایی هەبوو لە پایتەختی ئیمارەتی بابان کە قەڵاچوانان بووە. شخصێکی کە بەرپرسی بووە مەلا ساڵحێکی ناو بووە. مەلا ساڵحەکە دیارە بە حادیسەیەک فەوتاوە. پاشان شێخ مارفی نۆدیە کە باوکی حەزەتی کاک ئەحمەدی شێخە، طبعا زانایەکی گەورە و عالم نەکرد لە عالەمی کوردستانیە لە عالەمی ئیسلامیە هەمووی بەناوبانگ و مەشهور بووە. ئەوەکەن بە بەرپرسی ئەو قوتابخانەیە کە لە قەڵاچوانان بووە کە ناوی قوتابخانەی غەزایی بووە. لە وەکو باسم کرد لەگەڵ دروستکردنی شاری سلێمانیەوە تەواوبوونی کە ئیمارەتەکە پایتەختەکەی جۆزنەوانێ بۆ ئێرە و ناوێنێ شاری سلێمانی، یەکێ لەو هینانەی کە گوازراوە توانێ قوتابخانەکە بۆ قوتابخانەی غەزایی کە هێندە ناو مزگەوتی گەورەی شاری سلێمانیوانە. ئەویش لەلایەن زانای گەورە و باوکی حەزەتی کاک ئەحمەدی شێخ کە شێخ مارفی نۆدیەیە ئەو بەرپرسیار بوو، ئەو بردوێتی بڕێەوە. طبعا قوتابخانەکە زۆر پەری سنگوە بۆ چەند قوتابێکی زۆری هەبوو تا پەروەردە بوون و دوایی پاشان هەموو ئیجازەی عیلمیان وەرگرتووە و بە کوردستانە بڵاو بوون دەتوانێت. پاش وەفاتی حەزەتی شێخ مارفی نۆدیە کە باوکی حەزەتی کاک ئەحمەدە، کاک ئەحمەد خۆی بەرپرسیاری مزگەوتەکە گرێتە دەست. مەساحەی مزگەوتی گەورە لەو ساوەکەدا کە نەخشایان بۆ کێشاوە 7000 مەترە، لەسەر 7000 مەتر بیناکراوە. طبعا برێتیە لە چەند بەشێک، هەنێ ژووری تایە، هەرێکە ژوورەکان بە جۆرەی پێویستی خۆی بەکارهێنرێت. برای پاشای بابان کە دەستی کردو بە دروستکردنی شاری سلێمانی بە تایبەتی مزگەوتی گەورە هەنێ میعماری بۆ هێناوە لە ئێران لە تورکیا لەو شوێنانە ئەیبینی. طبعا ئەو زەخرەفەیە کە ئێستا هەیە هەر تەواوکەری زەخرەفەکەی پێشووە، دەستکاریمان نەکردو ویستمان لەسەرەوە تەرازەکۆنەی خۆی بمێنێتەوانێ. طبعا چەند ژوورێکی تایە، هەر ژوورە و بە جۆرەی پێویستی شوێنەکە ئیستیغلال کراوە بەکاردێت. لەگەڵەوەش هەندێ قاعاتی تایە، قاعەکانیش قاعی زیکری تایە. طبعا قاعی زیکرەکە ئەمە کۆکەرەوەی هەموو ڕێبازەکانە، ڕێبازی قادری و نەقشی و ڕێبازەکانی تریش بە تایبەتی ئەو دوو ڕێبازە گەورەیە کە قادری و نەقشین ئەیبینی. طبعا لە ڕۆژانی یەکشەممە و دووشەممە و جومعەیە ئەسکار و زیکری تیا ئەکرێت لەلایەن ئەو مرید و مەحسوبانەی هەردوو ڕێبازەکەوانێ. ئەوەی کە من بزانم لە نۆژەنکردنەوەی یەکەمی لە ساڵی 1964 بووە، چونکە لێرە دوو حرەمی تایە، حرەمی گەورەکەی لە بەشی خوارەوەیە، حرەمە بچکۆلەکەشی لەسەرەوەیە. طبعا زیاتر ئەویان بەکاردێت بۆ زستانە لە سەرەوە بەکاری هێنن و حرەمێکیشی تایە، حرەمی سەیفی پێڵێن دینی هاوینە، ئەو سەکۆیەیە کە لە بەرچاو دیارە. مزگەوتی گەورە ڕمزێکە لە ڕمزی نەک شاری سلێمانی، لە ڕمزێکە لە ڕمزی کوردستان، چونکە دوو پێگەی هەیە، پێگەی دینی هەیە و لە هەمان کاتی شاوەکو عایلەی
حاجی کاک ئەحمەدی شێخ کە ئێمە نەوەکەین پێماڵەن عایلەی حەفید پێگەیەکی سیاسیشی هەیە پێگەی دینیەکەی ئەوەیە کە ئەم زانە گەورە و عالمە گەورانەی تیا هەڵکەوتووەکو شێخ مارفی نۆدێکە باسم کرد کە چۆن لە قەڵات چوالانەوەوانی مەدرسەی غەزایی هاتوۆتە ناو مزگەوتی گەورەوە ئەو بەرپرسیاری بووە و پاشان حەزەتی کاک ئەحمەدی شێخ کە بەرپرسیارەتی وەرگرتووە و ئێستا باسی ئەوت کە تەبعەن گاڵێم پێگەیەکی دینی گەورەی هەبووە چەند عالمی گەورەی دینی تیا پەروەردە بوو لێرە لە مزگەوتی گەورەیە هەرچەندە دوای حەزەتی حاجی کاک ئەحمەدی شێخ بە لەوانە شێخ ڕەزای تاڵەبانی کە چەند ساڵێ لێرە خوێنێتی لە مزگەوتی گەورە و چەندەها مامۆستای عالمی دینی کە ئێستا لە هەولێرن نەوەکانیان ماوە تەبعەن خۆیان نەماون زمانی حەزەتی کاک ئەحمەدی شێخ بوون تەلەبەی حاجی شێخ مارفی نۆدێ بوون. ئێرە لە چەند بەشێک پێگاتووە و ژوورانەی کە بۆم دەست نیشان کردی هەر ژوورە پێگە و جێگەی خۆی هەیە بە جۆرەی پێویستی شوێنەکان ئەو شوێنێکیان چەند ژوورێکیان مختصەبەوەی کەوا مامۆستاکانمان کەوا ئیمام و خەتیبن لێرە یەکەم مامۆستا مەلا عەبدوڵڵای کۆشکە مەلا مستەفای شەشۆیە لەگەڵ مامۆستا سەی کەمالایە تەبعەن مامۆستا مەلا عەبدوڵڵا و مەلا مستەفا تەلەبەیان هەیە مامۆستاکانن یەن دەرسیان لا خوێنن وەکو بۆ شێوەیە کە وێنەکەت گرتن ئەوە بەڕێز مامۆستا مەلا عەبدوڵڵای کۆشکە کە هەموو ڕۆژانە مامۆستاکان یەن دەرسی لا خوێن و لێوێ دەرزانێتوانێت ئەوە بەشێکیان خەسمەوە بەشێکی کەیان تایبەتمەندە بە نابیناکانەوە ئەم نابینانە لە زمانی حەزەتی کاک ئەحمەدی شێخ تەبعەن پێشتر نابینان لە مزگەوتان نەبووە لە بۆ بژێوی ژیانی خۆیان گەڕاون بەدێ هاتوو بە شوێنان و بەمانەیە بۆی بژێوی ژیانی خۆیان تامین بکەن بەڵام حاجی کاک ئەحمەدی شێخ ئەمەی بەلاوە باش نەبووە هانیونی بۆ مزگەوتی گەورە لێرە فێری لەبەرکردنی قورئانی پیرۆزی کردوون و بە تایبەت کە چووە بۆ حەج تەشریفی لەوێەوە مامۆستایەکی لەگەڵ خۆی هێناوە لە سعودیەوە بۆی مەدرسەیەکیان بۆ دانێ بۆی کە ئەو نابینایانە فێری قورئانکەن بۆی بژێوی خۆشیان تامینکەن هەم لە ئەگەر مردوو بوو لەسەر مردوەکان بخوێنن و جاران لە سلێمانی شاروا باوو کولی ماڵێک نابینایەکی هەبوو هەفتانە بۆیە خوێنم شتێکیانایە بۆ بژێوی ژیانی خۆیان جا بەشێکیشی مختصە بە چێشخانەوەم چێشخانە زمانی کاک ئەحمەدی شێخ تەبعەن بەردەوام بۆ فەقیر و هەژاران بەڵام تا ساڵی 1953 ئەوسا مامەسی عەبدوڵڵا ئیمام و خەتیب بۆ لێرە کە کوڕی حاجی سێ حەسەن بووە با پیری منە دوای ئەو حەبسەخانی نەقیب گرتی ئەستۆی کە حەبسەخان ئەوی شەرت بچان لە ساڵی 1953 عەمریە خۆیان کرد کە حەبسەخان عەمری خۆی کردی تقریبا چەند ساڵی بەردەوام و دوایی نەما بەڵام من لە ساڵی 1998 بەدواوە ئەم چێشخانەیەم کردەوانێ لەسەر شێوەی پێشووتری چێشخانەکەی کاک ئەحمەدی شێخ بۆ فەقیر و هەژاران هەر لە زمانی ئیماراتی بابانەوە بابانەکان زۆر احتیمامیان ناوە بە شؤونی دینی حتا نردویانە لە دەری ئیماراتی بابان لە یەمەن لە وڵاتی عالەمی ئیسلامیەکانە لێەوە کتێبی بە نرخ و بەناوبانگیان هێناوە بۆ مەکتەبەکەی قەڵاتچوالە مەکتەبەی قەڵاتچوالە زۆر بەناوبانگ بووە تەبعەن کە پایتەختەکان نەقڵ کرد بۆ سلێمانی هەمان مەکتەبەیان هێنایە ناو مزگەوتی گەورەوانێ بەڵام ئەوترێت کە لە حربی عالەمی یەکەمە ئەوسا کە شەڕەکە کۆتایی پێهاتوو دوای کە شێخ مەحموود بووە بەڕابەری بزوتنەوەی ئازادیخوازی میلەتەوەی کورد طبعاً معلوم و ئاشکرایە طبعاً شەڕ لە بینی ئینگلیزیش و حکوومەتی عێراق کە دروست بوو لە بینی قواتی پێشمەرگەیە کە شێخ مەحموود ڕابەری بوو ڕوویدا لە دەربەنی بازیاکەوە شەڕێکی زۆر گەورەی مەشهورە با پیریشم کەمامی بوو حاجی سێ حەسەن لەوێ شەهید بووە و لەگەڵ چەند شەهیدێکی کە لە دەربەنی بازیان شەهید بوون کە هاتوون بۆ سلێمانی ئەڵێن بەڵام ڕەنگە من خۆم لەگەڵ ئەو بیر و بڕوایە نەبووم ئەڵێن هاتوون ئینگلیزەکان قسمێ لە هینەکانیان سووتانووە لە کتێبخانەکان بە تایبەتی و کتێبە گرنگانی تیا بووە بەڵام لەگەڵەوەشا مەکتەبەکە تا ئاماخرێ مابوو ئێستا مەکتەبەی کە دەستکرا بە دۆژەنکردنەوەی ئێرە مەکتەبەکە گوازرایە بۆ مەکتەبەی ئەوقافی سلێمانی.